گریمان ئێران لەم شەڕدا کۆتایی پێدێت وە دەڕوخێت باڵەکانی چیان لێ دێ بە زۆر باسی باڵەکانی ئێرانمان کرد لە وڵاتانە لە حیزب الله لە حوسیەکان لە گروپاتی مقاومەی عێراقیان چیان لێ دێت ئەوان چیان بەسەر دێ نامێنن لە دوای نەمانی ئێران یان نەخێر هەر وجودیانە بێنێ تۆ سەباڵەکانی ئێران وەکو ئەوەیە تۆ لە شەڕابی و 5-6 سەربازت هەبێ لە سەنگەرێ لە پێشەوە لە شوێنێکە کە نەتوانی بگەی پێیان و تۆ کۆتایی پێدێتن نەفیشێک نەتەقەمەنی هیچیان پێ نامێنێتن چیەکەن مەجبور لە کۆتاییە تەسلیمە بن ئەمانە چۆنیان لێ دێ قەناعەت بکە لە 16 تاکو 1965 بەجێ هێڵێ و هەڵدێ خۆیە شارێتەوە ئەوانەی ترەمێنەوە تاکو و چەکوانیان پێ شەڕی پارتیزانیەکردن و هەمویان لە ناوەچن و ئەکوژێن و وجودیان نامێنێ ئیتر پێتموت لە عێراقەوە دەست پێکات حزب الله ئەجا حوثیەکان وجودیان نامێنێ ئەگەر ئێران بە یەکجاری بڕخێتن خۆشەر نییە بەس ئەمانە تۆ چینی شوێرانە بێتن لە ناوەڕاستە زۆر چۆن پێی تێکەچێتن وڵاتانی هاوپەیمانیشی ئەوەی کە تۆ لێوە نزیک یعنی ترامپ بە ئاشکرا ئەڵێ من نەوتەکەی ئێران مەوێتن تۆ نەوتی ئێران تەوێ چین سەتانەوەت نەوتی چین لە ئێرانەوە دێتن کە تۆ دەست بخەیتە سەر نەوتی ئەوان چۆنە بێت تۆ دەست خچە سەرفەنزەوەی لە ئەنجا ئێران واتا چین تایە چێتن بەڵێ ئەم چەکدارانش کە پێتم وت عێراق حزب الله حوثی نامێنن نەمانە هەرچی ئیمدادات و ئەویانە ئێرانەوە بۆ دێتن لە چۆ بۆ دێتر تۆ کۆتایی پێ دێتن